قسە و باسەکەم لەسەر دروستکردنی پیکەر بۆ بەشێک لەو کەسایەتی و هونەرمەند و کەسە دیارانەی کە بێگومان بە خۆشحاڵیەوە لە ژیانە ماون و ئەمە جێی خۆشحاڵیە بۆ ئەوان کە هەتاوەکو لە ژیانیان ڕێز لە هەم ناوەکان و هەم لە کەسایەتیان و هەم لە خزمەتە هونەری و ئەدەبەکانیشان بگێرێت و بەوەی کە بتوانێت پیکەرێکیان بۆ ئامادە بکرێت یاخو بۆ دروست بکرێت و لە شوێنێکی تایبەتی هەریەک لە شارەکانی کوردستانە دابنرێ. یەکێک لەو هونەرمەندە خۆ بڵێن لەو گۆرانی بێژانەی کە ساڵانێکی زۆر خزمەتی کردووە و خەڵکی شاری خانەقینی خۆشەویستە و یەکێک لەو دەنگانەیە کە بەردەوام گۆرانیەکانی ئەوترێتەوە ئەویش هونەرمەند عەلی حسێن وەندیە. بێگومانێکێکە لەو هونەرمەندە دەنگ خۆشانی کە ئێستا تەمەنێکی بڵێن تێپەڕانوە و بێگومان ناوبانگی ئەو هەتاوەکو ئێستاش لە نێو هونەر و لە نێو گۆرانی کوردیا بێگومان ماوەتەوە. لە ئێستا بە خۆشحاڵیەوە لە شاری خانەقین پیکەرێک بۆ ئەم کەسایەتیە دروست ئەکرێت و ڕۆژی پێنجشەممە لە یەکێک لە شوێنە هەرە دیارەکانی نێو خانەقینە لە بارەزێنانێک بێگومان بە ئامادەبوونی هونەرمەند خۆی و چەندین کەسایەتی تر ئەم پیکەرە دانرا. ڕۆژی پێنجشەممە لە شاری خانەقین بە ئامادەبوونی قایمقەمی شار و نوێنەری سنتەری مارگرێت و کەسایەتی ڕۆشنبیری و سیاسی و ناودارانی شار و بە هاوکاری بەڕێوەبەراتی کلتوری و هونەری خانەقی و خانەی ڕۆشنبیری شەهید سەلام پەردە لەسەر پیکەری هونەرمەند عەلی حسێن وەندی لابرا. پیکەرەکە لەلایەن پیکەرساز عومەر جەمیل دروست کراوە. عەلی حسێن وەندی یەکێکە لە هونەرمەندە دیارەکانی کوردستان و خاوەنی چەندین بەرهەمە و دیارترینیان گۆرانی ئەی هاوسێکەی بەرپەنجەرەیە.